لەگەڵ دکتۆرە ئیلاف پسپۆری جومگە و ڕۆماتیزم و چارەسەری سروشتی لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگەی تەندروستیتان نیشان دەدەین. پێغەمبەر گیان درودی خودای لەسەر بێت دەفەرموێت لە جەستەی هەر مرۆڤێکدا بۆ هەر جومگەیەک پێویستە چاکە و شوکرانەیەک هەبێت، کەواتە ئەو جومگانی کە کڕنوش و سوزدەیان پێدەبین ئەمانەتێکی گەورەی پەروەردگارن. بەڵام ئایا ڕۆژوبوون دەکرێت ببێتە دەرمان بۆ هەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزم؟ دکتۆرە ئیلاف پێمان دەڵێت چۆن لەم مانگەدا ئازارەکانمان نەهێڵین و بە جەستەیەکی تەندروستەوە چێژ لە عیبادەتەکانمان وەربگرین. بەڵام ئایا ڕۆژوبوون دەکرێت ببێتە دەرمان بۆ هەوکردنی جومگەکان و نەخۆشی ڕۆماتیزم؟ سڵای خواتان لێبێ بەڕێزان. خدا عیبادەت و تاعاتی هەموو لایە قبولکە. بابەتی ئەمڕۆمان لەسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم و ڕۆژوگرتنە. پرسیارەکە لەوەدایە ئەو چارەخوازانەی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە ئایا ئەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڕاستیدا وەڵامەکەی لەسەر چەند خاڵێک ئەوەستێ. یەکەم شت نەخۆشەکە بێ سەردانی دوکتۆری خۆیکە بۆ دڵنیابوون کەوا نەخۆشیەکەی لە ئاستێکی چالاکان نییە. دووەم ئەبێت دڵنیابین کەوا نەخۆشیەکە کاریگەری لەسەر ئەندامە سەرەکیەکان نییە وەک گورچیلەکان، بە تایبەتی نەخۆشی گورگە سوورە یان هەر نەخۆشیێکی ڕۆماتیزم کە کاریگەری زۆر هەیە لەسەر کلیەکان، چونکە ڕۆژوگرتن ئەبێتە هۆی کەم خواردنەوەی ئاو، ئەوەش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر کلیەکاندا. سێەم شت زۆر جا نەخۆشەکان ئەوانەی ڕۆماتیزمیان هەیە لەوانەی نەخۆشی تریشیان هەبێ، درێژخایەن وەک نەخۆشی زەخت، نەخۆشی شەکرە، نەخۆشیەکانی دڵ، ئەمەش ڕێگرە بێ لەگەڵ ڕۆژوگرتن. بۆیە بۆ چارەخوازان چەند ڕێنمایەکی گرنگمان هەیە. هەمومان ئەزانین کە ڕۆژوگرتن کاریگەری هەیە لەسەر تەرکیز و وزە، بۆیە تەندروستیت با لە پێشینەی کارەکانت بێ. سبەینان و پێش ئفتار ئەنجامدانی مەشقکردنی ڕاکێشانی سووپ زۆر گرنگە، واتە سترێچینگ ئەکسەرسایز، چونکە ڕاکێشانی ماسوولکەکان یارمەتیدەرە بێ بۆ پاراستنی نەرمی و ڕێگەریگرتن لە ڕقبوونی ماسوولکەکان و باشکردنی سوڕانەوەی خوێن. با ڕاکێشانێکی و جوڵەی نەرم دەست پێ بکە و دایما گوێ لە جەستەت بگرە. مەبەستمان لەوەدایە کەوا ڕاکێشانێکی یان جوڵەیەکی خراپ نەکەی کە ئازاری خۆت بدەیت. پاراستنی دۆخی جەستە بە شێوازێکی باش بۆ ڕێگەریگرتن لە ئازاری پشت و مل، چونکە ئەگەر زۆر دانیشی بۆ ماوەیەکی کە زۆر لەوانەیە تووشی ئازاری پشت بی، یانش ئەگەر ڕاوەستانت زۆر بێ بە هەمان شێوە تووشی ئازاری پشت دەکات، یان ئەگەر ملیشت شۆڕکەیتەوە لە کاتی ئیشکردندا یان بەکارهێنانی مۆبایل، ئەوەش ئازاری ملت بۆ دروست دەکات. خواردنەوەی بەشێکی باش لە ئاو 2 بۆ 3 لەتر دابەشیکەین لە نێوان ئیفتار بۆ پاشێو. ژەمێکی تەندروست بخۆ کە پێک هاتبێ لە سەوزە و میوە، پڕۆتینات، کاربۆهیدراتی ئاڵۆز و دوورکەوتنەوە لەو خواردنانەی کەوا هەوکردنی جومگەکان زیادەکەن، وەک شیرنەمەنی، خواردنی ئەوانەی خێی زۆرتەیە و خواردنی چەور. پشوویەکی باش وەرگرن، مەبەستمان لە خەوتنتان ڕێککەنەوە. زۆر جا لە کاتی ڕەمەزاندا چارەخوازان ئەلێن تا سبەینێ بەخەبەرین، ئەمەش کاریگەری هەیە لەسەر نەخۆشی و لەسەر جەستەدا. لە کۆتاییدا ڕاوێژ بە دکتۆری خۆتان کەن ئەگەر هەر کێشەیەکتان هەبوو یان تووشی حاڵەتێکی لە ناکاوە بن. هەمیشە تەندروست بن.